قەیرانی دارایی و نەبوونی پارە و موچە ئەو شەیەی چەند ساڵێکە خەڵکی کوردستانی هەراسان کردووە و ژیانی خەڵکی خستۆتە دۆخێکی نالەبار. دەبێت کەی و چۆن قەیرانەکانی کوردستان کۆتاییان پێبێت. ئێستا کوردستان خۆی نەوتی خۆی دەفرۆشێت کە داهاتی مانگێکی زیاتر لە 567 میلیۆن دۆلارە. وتەبێژی حکوومەت یاریمی کوردستان دەڵێت چەند فرۆشن و داهاتی نەوت زیاد بێت موچە زووتر دەدرێت. نرخی نەفت کە ڕوو لە زیادبوون دەکا ئەوەش داهات زیاد دەکا بێگومان چەندی زیاد بیتن لە بەرژەوەندی هەرێمی کوردستان چکە داهاتەکە زیاتر دەبی دەتوانی زیاتر زووتر موچەکان بدەی و دەتوانی لە ڕووی گەشەساندنی زیاتر ئیش بکەیت. حکوومەت یاریمی کوردستان لە چەند ڕۆژی ڕابردوو راپۆرتی مانگانەی هەناردەکردن و داهاتی نەوتی مانجی 11 بڵاو کردەوە ئاشکرای کرد ڕۆژانە 539,000 بەرمیل نەوتی بەرهەمهێناوە. سەرۆکی کۆمسیۆنی و نەوت و گازیش لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەڵێت بەهۆی ڕێکەوتنی وڵاتانی ئۆپێک نرخی نەوت بەرز دەبێتەوە. بۆ هۆیشەوە باری دارایی عێراق و کوردستان لە ساڵی نوێ باشتر دەبێت. بینین نرخی نەوت بەرز دەبێتەوە لەبەرەوەی عێراق و هەرێمی کوردستان پشت بە داهاتی نەوت دەبەستن کەواتە کاتێک نرخی نەوت بەرز دەبێتەوە داهاتی نەوت زیاد دەبێت بۆ هەرێمی کوردستان بۆ عێراق بەگشتی زیاد دەبێت کاتێک داهاتیش زیاد بێ بێگومان باری ئابووری وڵاتەکە ئەبوژێتەوە باری دارایی باشتر دەبێت. بۆیە ئومێد هەیە لە ساڵی 2017 باری دارایی هەرێمی کوردستان و عێراق بە شێوەیەکی گشتی بەرەو باشی بڕوا و من پێم وابێ ئەگەر لەوەش زیاتر بەرز بێتەوە باشتریش. خەرجیەکانی حکوومەت یاریمی کوردستان بەپێی ڕاگەیەندراوی فەرمی حکوومەت بۆ یەک مانگ بریتیە لە 1 تریلیۆن و 352 ملیار دینار کە 880 ملیار دینار بۆ موچەخۆرانە و 120 ملیار دینار بۆ کۆمپانیا نەوتیەکانە و 130 ملیار دیناریش گەڕانەوەی قەرزی وەرگیراوی پێشەکی فرۆشتنی نەوتە. 180 ملیار دینار بۆ بودجەی بەکاربردن تەرخان دەکرێت. ئێستاش حکوومەت بە فرۆشتنی نەوت ناتوانێت ئەو پارەی دەستکەوێت. هەموو خەڵکی کوردستان چاوەڕێ ئەوەیە کە ئەو قەیرانە کۆتایی پێبێت و ژیان لەو هەرێمە ئاسایی بێتەوە. حکوومەت ئەگەرچی وادەی کۆتایی هاتنی قەیرانی دیاری نەکردووە بەڵام وە خۆیان دەڵێن چەندین چاکسازیان لە تەواوی سێکتەرەکان دەست پێ کردووە بۆی هەر نەبێت خەرجیەکان کەم بکرێتەوە و داها زیاد بکرێت و موچەی فەرمانبەران لە کاتی خۆی بدرێت. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.